لە ئێستادا پرسی دابەشکردنی غازی ماڵان لە هەولێر بۆتە جێی مشتومڕ. لەلایەک حکوومەت هەوڵی ڕێخستنی دەدات بە ئەلیکترۆنی، لەلایەکی تری شۆبریکارەکان ناڕەزایەتی دەردەبڕن و هاوڵاتیانیش بەدەست گرانی نرخەکەیەوە دەناڵێنن. بەشێک لە خاوەن بریکارەکانی غاز لە هەولێر دژایەتی خۆیان بۆ ئەم سیستەمە نوێ دەربڕیوە و پێیان وایە ئەو پرۆسەیە لە بەرژەوەندی ئەوان و هاوڵاتیانیشدا نییە. دەمانەوێت نەبێت ئەو سیستەما نەعەدالەتی پیا دەبی ئەگە لەویت کەبی هەر کەسە لوخو وەردەگری بە کورانێدا دەچی ئەو جە باش شوتێ قایمقامەتی لەگەبی بە ئەوکی زۆری کەبی بەو کارتە نەبی ئەو کارتە هەموو نیتیان نیوەی هەولێر ئەو کۆبۆنەی نییە. زیاتر لە سێ بەشی هەولێر کۆبۆنی بیتاقەی مووسرا کەرکووکە مەغمورە باشە ئەمە دەرین ئەو کاتێک کە هەمووی کە قەیرانەکە درێژە کێشا کۆبۆن لە هەمووی دروست کرا ئەو کاتی دەستخۆشتان دەکەین مەمنونین. ئێستا لە بەرژەوەندی ئەرێوەڵا لە بەرژەوەندی وەچیلدانیا و قرارە لە بەرژەوەندی فەقیریدانیا لەیانەوە بدیان کۆ جیازەکە بە پارە دەماندرێتێ هیچ پارەشان لێپسراوی بەشی پشکنین و بەدواداچوون لا بەڕێوبەرایەتی نەوت و کانزاکانی هەولێر دەڵێت کارتی ئەلیکترۆنی ڕێگری لە بەرزبوونەوەی نرخ و فرۆشتنی غاز بە گرانتر لەلایەن بریکارەکانەوە دەکات. ئەمە هەموو هەوڵەکمان لەوەیدایە ئەو 8500 بەسەر نەکەوی بریکار نەتوانی لایمە بە هەفتونی وەری بگریتن بچی لە دەرێ بە 15 و 16 وەری بیفرۆشتەوە. ئەو سیستەمە ڕێگری لەو ئیشانە دەکاتن و ڕێگری لەوەش دەکاتن کە نەتوانی بریکار بە جملە بیفرۆشتەوە بەرک و دابەشی نەکات دەبێت لە کۆڵانەکان بگەڕێ و هاوڵاتیەکان کارتەکان لە ئامێرەکە بدرێتن ئەو ڕیدەرانێک کە لە دەست بریکارەکانن. کاکە ئەوڕۆنەوەی ماک غاز بە 20,000 هاوڵاتیان بە نرخێکی زۆر گران غاز دەکڕن. لە هەندێک ناوچەی هەولێر نرخی غاز گەیشتۆتە نزیکەی 20,000 دینار. بەپێی زانیاریەکان نزیکەی 40 ڕۆژە غاز لە کێلگەی کۆرمۆرەوە بۆ پارێزگای هەولێر نەنێردراوە و نزیکەی 10 ڕۆژیشە غاز بە بریکارەکان نەدراوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.